بینەر و بیسەرازیزەکانم لە شوێنەکەن سڵاوی ئێمەتان لێ بۆم کاتتان باش پرۆگرامێکی دیکە ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستا جەمیل حەمە ڕەشیدمان کردووە کە بەڕێزیان جێگیری پەیمانگای هیوای نابیستانن بۆ ئەمڕۆ قسە و باسەکەین لەسەر کار و چالاکیەکانی پەیمانگای هیوای نابیستان. مامۆستا جەمیل سڵاو لێ بێ و ئەم کاتەوە باش بەخێر بێ. سڵاو لە بەڕێزتان هەموو کاتێکە باش. زۆر سپاس. مامۆستا پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێکەم بزانم مێژووی دامەزراندنی پەیمانگای هیوای نابیستان بۆ کەی ئەگەڕێتەوە دامەزراندنەکەی ئاماژ دامەزراندنی ئەم پەیمانگایە چی بوو؟ ساڵی 1970 بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستان پەیمانگای هیوای نابیستان لە سلێمانی دامەزراوە. یەکەمین پەیمانگای ئەتوانم بڵێم بە پەیمانگای دایک بۆ نابیستان هەژمارەکرێت. لە پێشترا هیچ نابیستێک سوودمەند نەبوو لە خوێندن وەکو خوێندکارێکی ئاسایی. لە دوایە کە پەیمانگای هیوای نابیستان لە ساڵی 1970 دامەزرا ساڵ بە ساڵ هەموو ئەو خوێندکارانی کە نابیست بوون لە دەوری پەیمانگای هیوا لەناو پەیمانگای هیوا کۆبوونەوە. بەڵێ. بزانم کێن ئەوانەی کە سوودمەند دەبن لە پەیمانگای نابیستان بەپێی ئەو مێژوو دوور درێژەی کە هەیەیە تا ئێستا کێن ئەوانەی سوودمەند بوون بەپێی تەمەن بەپێی ڕەگەز هیچ کێشەیەک نابێ بۆ وەرگرتنی ئەو فێرخوازانە؟ خۆی یاسایەکەیە لە پەیمانگای هیوا هەموو ئەو نابیستانەی کە نابیستی تەواو بوون بەپێی دەرەجەی پزیشکی کە تەختیتی گویان بۆ ئۆکرێت لێفت و ڕایت ئەگەر ئەم کەسە دەرەجەی عیجزەکەی لە سەر و پەنجاوە بێ بە نابیست حسابە یاخود کەم بیست. ئێمە لە ئێستادا و لە ڕابردوویشە هەموو ئەو خوێندکارانەی لە خوێندنگەی ئاسایی وەرنەگیراون ئاسانکاریمان بۆ کردوون بەپێی ئەو سیستەمەی خۆمان ئەو نابیستانەمان وەرگرتووە کە هاتە پەیمانگای هیوا نابیستێک پێویست ئەکا هیچ ئەوەقێک کەم ئەندامێکی تری نەبێت بۆ نونە دەستی قەڵەم بگرێت بۆ نونە زیهن و بیری تەواو بێت بۆ نمونە ڕەفتاری گونجاو بێ بۆ کۆمەلگا. ئێمە لە پەیمانگای هیوا خۆشبەختانە لە ڕابردووە توانیمانە ساڵ بە ساڵ هەموو ئەو نابیستانە کۆکەینەوە کە لە پارێزگەی سلێمانی و هەندێک جاریش لە دەروی سلێمانیش بەپێی ئەوەی کە سیستەمی هاتوچۆ لایەن حکوومەتی هەرێمەوە دابین کراوە توانیمانە زۆرترین نابیست سوودمەند لە پەیمانگای هیوا. هەر وەک چۆن مناڵێکی ئاسایی ئەچێتە خوێندنگەی ئاسایی لە پۆلی یەکەوە لە 6 ساڵیەوە بە هەمان شێوە پەیمانگای هیوای نابیستانیش لە 6 ساڵیەوە لە ڕابردووە خوێندکاری نابیستی وەرگرتووە. ئێمە لەبەر ئەوەی کە پەیمانگای هیوا و هیچ بەدیلێکی تر نییە هەر نابیستێک ئەگەر تەمەنی لە 10 ساڵی شابێ زانیبێتی پەیمانگای هیوا هەیە ئێمە ئاسانکاریمان بۆ کردووە و هێناومانەتە قۆناغی لە قۆناغەکانی پەیمانگا بەپێی ئەوەی کە زمانی ئاماژەکەی نەزانیوە بۆ ساڵێک یان چەند ساڵێک توانیمانە ئەم کەسە بێنینە سەر ئەوەی کە وەکو خوێندکارێکی ئاسایی لە پەیمانگای هیوا وەرگێت. خۆشبەختانە لەم ساڵانە دواییە بیرمان لەوە کردو باخچەی ساوایانیش دامەزێنین. لە ئێستادا ئێمە باخچەی ساوایانمان هەیە و هەموو ئەو مناڵانەی کە نابیستن و توانای ئەویان هەیە بخوێن و پەرە بخوێندن من وەکو مناڵێکی ئاسایی لە تەمەنی 3 ساڵونی بۆ 4 ساڵ لە باخچەی هیوا وەریانەگرین و ئامادەیانەکەین بە قۆناغی پەیمانگای هیوا کە پەیمانگای هیوا پەیمانگایەکی بنەڕەتیە لە پۆلی یەکتان نۆی بنەڕەتی تێ. زۆر باشە. بزانم هەر وەکو خوێندنگاکانی دیکە داوامتان هەر هەموو ڕۆژانی هەفتە هەتانە تا کاتژمێر چەند هەتانە؟ هەموو ڕۆژێک ئێمە بە سیستەمێک کارەکەین. پەیمانگای هیوا بڵین هاتوچۆی دابین کردو حکوومەتی هەرێم وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی تێچووی ئەم هاتوچۆی نابیستان کە ئەمە توانم بڵێم امتیازێکە بۆ نابیست جیاواز لە مناڵی ئاسایی هەموو ڕۆژێک بە پاسی پەیمانگا یاخود ئەو کۆمپانیای کە گواستنەوە هەیە لە سلێمانی هاتوچۆ بە مناڵەکانمانەکەن لە ماڵەکانی خۆیانەوەیان هێن بۆ پەیمانگای هیوا بە 5 جوانە ئاشنا ئەبن وکو خوێندنگەیەکی ئاسایی هەتا سەعات 12:30 لە پەیمانگای هیوا دەوام ئاساییە ڕۆژانە هەفتەی 5 ڕۆژ. و بە هەمان شێوە نیوەڕۆ بە هەمان سیستەم بە هاتوچۆی پەیمانگا بە پاسی هاتوچۆی پەیمانگا ئەگەڕێنەوە ماڵەکانی. باشەوەتە بۆ ئەمە بۆ هەموو قۆناغەکان لە باخچەوەتە لە باخچەوە هەتا نوێی بنەڕەتی. زۆر باشە بیرۆکەیەکی زۆر باشە ئەوە مامۆستا. ئەمە ئەم هاتوچۆیە چەند ساڵێک هەر هەبووە یاخۆ لەم ساڵانەی دوایی ئەو هاتوچۆیە؟ لە ساڵانی بدایەتی دوای ڕاپەڕینی 1990 ڕێکخراو ئەمەی ئەکرد. دواتر حکوومەتی هەرێم چەند پاسێکی دابین کرد و شۆفێری پەیمانگامان هەبوو تەعین بوو بن وەکو هەموو فەرمانبەرێکی تر. لە دوایە قۆناغ حکوومەت خۆی بیری لەوە کردەوە کە لەگەڵ کۆمپانیەکانە عقد کات ئێستا هەموو ئەو مناڵانەی کە کەمەندامن و خاوەن پێداویستن و لە پەیمانگاکانە خوێنن. بۆ نمونە ئێمە چەند پەیمانگایەکمان من دەتوانم
تەنها بە کورتی باسی پەیمانگای نابینانمانێ پەیمانگای ئاواتمانێ بۆ بیرکۆڵان پەیمانگای هانامان هەیە بۆ ژیری دواکەوت و پەیمانگای هیوای نابستان هەموو ئەم تەلەبانە پاسیان بۆ گیرا و لەلایەن کۆمپانیا و هاتووشیان بۆکرێت و کاراسانی بۆ خێزانەکان و بێ خێزانەکان هیچ ئەرکیی مادیان لە ئەسوا بێت. زۆر باشە. بزانم لە پەیمانگا چیان فێرەکەن بێجگە لە تەنها منهەجێکە کە تایبەت کراوە بە نابستان یاخود چی دیکەیان فێرەکەن لە لای ئێوە؟ خۆی هەمان ئەو منهەجی لە خوێندنگە ئاساییەکان خوێنرێت هەمان ئەو منهەجە لە پەیمانگای هیواژە خوێنرێت بەڵام ئەمە ئاستەنجێکی زۆری بۆ تەلەبەکانی ئێمە دروست کردو ئەم منهەجە کە دانراوە بۆ خوێندکارێکی ئاساییە کە گوێی لێیە کە لە ماڵ ئەتوانێت کە سوکارەکەی لەگەڵ یا هاوکاری بێ و سعی پێ بکات ئێمە ئەم پەیمانگایە ئەم منهەجی کە دانراوە منهەجێکی تەواو پەروەردەییە ئەم منهەجانەی هەموو بابەتەکانی کە لە خوێندنگەیەکی ئاسایی ئەخوێنرێت لە قۆناغی 1 بۆ 9 بە هەمان شێو لە پەیمانگای هیواژە خوێنرێت کوردیە بیرکاریە ئینگلیزیە زانست هەموو ئەو مادانە بەڵام بەڕاستی کاتی فێربوونی نابیست کاتی زیاتری پێویستە پێویست ئەکا ئەم نابیستە مەسەڵەن زۆر کاتی زیاتری بدرێت پشووی کەمتر بێت ماوەی زیاتر بدرێت بە مامۆستاکان بۆی بتوانن ئەو ئامانجەی کە هەیەە بیگەین بە خوێندکار ئەو بابەتە زانستیە بگەین بە خوێندکار بەڵام بەداخەوە ئێمە تا ئێستا منهەجێکی تایبەت بە نابستانمان نییە لە هەرێمی کوردستان کە زۆر جار کۆبنەوەمان کردو لەسەر ئاستی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی لیجانەکانی هەولێر و دۆوەک و سلێمانی هەتا ئێستا نەگەشتوین بەوەی کە منهەجێکی تایبەت بە نابستان دانین لەبەرەوە تا ئەم داقە لەگەڵ بەڕێستانە دانیشتوم هەمان منهەجەکە لە پەروەردە ئەخوێنرێت. باش بزانم چەند قوتابیتان هەیە لە ئێستا هەستەکەی هەبێت لە شاری سلێمانی کە مەسەڵەن خۆی تۆمار نەکرد بێت لەو پەیمانگای ئێوە؟ لە پێشترا هەبوو و لە ئێستاشا هەر ئەو خوێندکارانەی کە نابیستن و لە دەرەوەی شارەوانی سلێمانین هەمویان مەحرومن لە خوێندن بە تایبەتی ئەگەر مناڵێک لە پێنجوێن بێت مناڵێک لە دەربەنی خان لە چەمال لە هەڵەبجە هەموو ئەم نابستانە مەحرومن ئێمە لە ڕابردووە زۆر هەوڵمان ناوە ئەگەر بەشی ناوخۆیی هەبێت یاخود ئاسانکاری تر بکرێت ئەم مناڵانش مەحروم نەبن بەڵام لە ئێستادا هەموو ئەو مناڵانی لە سنووری شارەوانی سلێمانی و هەندێک جاریش ئێمە تێمان پەڕان ئێستا بۆ نمونە مناڵمان هەیە لە دوکانەوەیەت مناڵمان هەیە لە بازیانەوەیەت بەپێی ئەم سیستەمێکە لەگەڵ کۆمپانیەکانە عقد کراوە ئەبێت لە شارەوانی سلێمانی تێپەڕ نەبێت هەموو ئەو مناڵانی خوێندنن لە پەیمانگای هیوا بەردەوامن ئەو مناڵانە کە لە سنووری بازی سلێمانیان. زۆر باشە. بزانم باسێکی مامۆستاکانم بۆ بکە مامۆستا بەڕێزانی کە لە پەیمانگایە وانە ئەڵێنەوە تا چەند لە بوارەکەی خۆیانە مەسەلەن تایبەتمەندیان هەیە وەتە تا چەند گرنگە کە ئەو مامۆستا بەڕێزانە بۆ نمونە ساڵانە خۆلیان بۆ بکرێتەوە بۆ نمونە ئەپدەیت بکرێنەوە. ئەو مامۆستانەی کە لە زانکۆ پەیمانگەکان تەخەڕوجەکەن وەکو هەموو خوێندکارێکی تر بۆ مامۆستایی یاخود بۆ شوێنێک ئامادەکراون کە باڵی مامۆستایەکی خوێندگەیەکی ئاسایی بێت بەڵام کێنە پەیمانگای هیوا بە خۆشحاڵیەوە کۆمەڵی مامۆستای بە ئەزمون و بەتوانە لە پەیمانگای هیوا هەیە کە ئەرکیان زۆر زیاترە لە مامۆستا و مامۆستای خوێندنگایەکی ئاسایی ئەو مامۆستانێکی کێنە پەیمانگای هیوا بەردەوام بە هەماهەنگی بە هاوکاری مامۆستا بە ئەزمونونەکان هەوڵێن لە زمانی ئاماژە لە شێوازی وتنەوەی وانە لە ئاشنابوون بە قاموس و بە زمانی ئاماژە لەگەڵ مامۆستا دێرینەکانی پەیمانگای هیوا وردە وردەخوایان فێرەکەن و ئەزمون پیاکەن و ئەبن بە مامۆستایەکی زۆر بەتوانە لەو بوارە و هیچ مامۆستایەک لە دەروی پەیمانگا ناتوانێت ئەو ئەرکی لە مامۆستایەک لە پەیمانگای هیوا جێبەجێ کات ئەتوانم بڵێم ئەرکی مامۆستا لە پەیمانگای هیوا چەند قاتی مامۆستایەکە لە خوێندنگەیەکی ئاسایی توانم بڵێم یەک وانە لە پەیمانگای هیوا 2 بۆ 3 وانە ئەبێت بابەتی گەیاندی منهەجەکە بابەتی گەیاندی بابەتە زانستیەکە یاخود ئەو کاتی کە پێویستێتی ینی مامۆستا زۆر پێوەی هیلاکە بێت. بەڵێ هیچ وانەیەک هەیە نەخوێنرێت لای ئێوە مامۆستا ئەو بابەتانەی لە خوێندنگەیەکی ئاسایی خوێنێت لە پەیمانگای هیواژە خوێنرێت. ئاستی قوتابیەکان چۆن ئەبینن بە حکمەوەی بەڕێستان ماوەیەکی چەند ساڵێکی زۆرە لە پەیمانگای هیوان و خزمەتێکی زۆرەکەن بە نابستان دەستخۆشیتان لێکم هەم خۆت و مستافە بەڕێزەکەشت بزانم ئاستی قوتابیان چۆن ئەبینیت؟ ئەتوانم بڵێم لە پەیمانگای هیوا زۆر باشن لەبەرەوەی لە پەیمانگای هیوا
وەکو ماڵی دووهەمیانە هەموو ئەو مامۆستا و ستافەی لە پەیمانگای هیوان هەموو معاناتی نابیست دەزانن ئەتوانم بڵێن زۆر بە خەمیانەوە زۆر بە ئەتوانم بڵێم وەکو مناڵی خۆیان هەمویان وەکو جگەرگۆشەیەکی خۆیان بە خەمی مناڵەکانەوەن هەم لە فێربوونیان هەم لە پەروەردەیان هەم بە تەنگەواتیان لە بوارە کۆمەڵایەتیەکانە بەڵام بەداخەوە ئەمە شۆڕ نەبێتەوە بۆ کۆمەلگا هەتا بۆ ناو خێزانەکان ئەنەوەی لە پەیمانگای هیوە ئەو خزمەتەوە ئەو دڵسۆزێ و ئەو کارەکە هەیە پێشکەش بە مناڵی نابیست دەکرێت توانم بڵێم نابیست لە دەروی پەیمانگای لێ مەحرومە زۆر ڕاستە مامۆستا زۆر جار بینیومە ئێمە چاوپێکەوتنمان لەگەڵ هەندێک مامۆستای دیکەیە کردووە کە مامۆستای نابیستانن زۆر کات ئەڵێن مەسەلەن خێزانەکان دایک و باوکەکان خوشک و براکان هەوڵ نایەن کە مەسەلەن ئەوانیش خۆیان فێری زمانی ئاماژە بکەن ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە لێکتێکگەیشتن لە نێوان نابیستەکان و خێزانەکانە هەبێت چونکە بینیومە هەنێک مامۆستا بوو توێتی ئێمە لە دوای دەوامی ئاسایی خۆمان لە ڕۆژانی پشی خۆمانە مەسەلەن خێزانەکان تەلەفۆنمان بۆکەن داواکاریەکیان هەیە لێیان تێناگەن تۆ چیت هەیە بۆ ئەو دایک و باوکانە لەبەرەوەی ئەم حاڵەتە هەتا ئێستا مەسەلەن هۆکارەکەی نەزانراوە وأم حالة الصالانة مثلا منالي تازة لديك بيوك أم حالتي هي ونابستا زۆر جوانە پرسیارەکە دەست خۆش بێت ئەم خێزانانەی کە لە پەیمانگای هیوا مناڵیان هێودایان ناوە وەکو دایکێکی ئاساییان باوکێکی ئاسایین کە بتوان لە ماڵەوە سەعی بە مناڵەکانیان بکەن باوکی هەرچەند شەهادەی بەرز و ئاستی زانستی بەرز بیان دایکی ناتوانێت لە ماڵەوە وەکو مامۆستایەکی پەیمانگای هیوا سعی بە مناڵەکەی بکدانیشە لەگەڵ لە بروی زمانی ئاماژەکە نازانێ و بابەتە زانستیەکە لاوانێ هەمان بابەتە زانستی مناڵێکی ئاسایی بێت بەڵام زمانی ئاماژەکە نازانێت ئێمە لە ڕابردووە لە ئێستێشا زۆر هەوڵین خێزانەکان ئاشناکەین بە دەورات خولیان بۆ بکەینەوە لە پەیمانگای هیوا بۆ نمونە فرسەتێکی زۆر هەیە لە کاتێکی پشووی وەکو ئێستاە ئەو خێزانانە بتوانین بێنینە پەیمانگا و خولیان بۆ بکەینەوە ئەو قاموسێک کە لە بەردەستمانە هیچ نەبێت مامۆستا بە ئەزمونەکانی پەیمانگای هیوا پێیان بڵێنەوە و بتوانن ئاشنایەتێک بە خێزانەکان یاخود پەیوەندیەکی تونوتۆڵی خێزانەکان لەگەڵ مامۆستاکانە بتوانن چەند جارێک بێنە پۆلەکە و بزان شێوازی وتنەوەی وانەکە ئەو مامۆستاکەی گەینە بە مناڵەت چۆنە ئاستەنگیەکان چۆنە بۆی دایکەکەیش نەبێت لە ماڵەوە بتوانێت مناڵەکەی دوورخاتەوە لە هەندێک مەسەلەن شتکە پەروەردەی نییە ئەوەی لە پەیمانگای هیوا ئەکرێت بەڕاستی زۆر قورسە بۆ خێزانەکان چکە زۆربەی ئەو خێزانانش بەداخەوە ئەو خێزانانە کە زەواجی خزمایەتیان کردو ئەو خێزان کە ئاستی زانستی خوێنەواریان کەمترە مناڵی نابیستیانە بەداخەوە ئێمە ئەمانەوێت بەردەوام هەوڵی زۆرمان ناوە دەورات بۆ خێزانەکان بکەینەوە بەڵام بەداخەوە تا ئەم دەقەیە چەند جارێک لە ساڵانی ڕابردووە بووە پێویستی بە هەندێ ئامادەکاری هەیە لە بواری مادیەوە لە بواری هاتوچۆ توانین یعنی ئەوە بکەین بەڵام بەڕاستی تا ئەم دقەی خێزانەکان ناتوان وەکو پێویست هاوکاری مناڵەکان بن لە گەیاندنی بابەتە زانستەکان یاخود وەکو دایکێک بتوان سەعی بکەن بە مناڵەکەیان وەکو دایکێکی ئاسایی بەڵێ زۆر ڕاستە بزانم مامۆستا جەمیل تا چەند گرنگە هەر خێزانێک کە مناڵێکی نابیستی هەبوو هەوڵ بات بیخاتە بەردەم خوێندن چونکە زمانی ئاماژە هەندێک جار لەوانەیە مناڵ لە ڕێگەی وەکو پێش پرۆگرام باست کرد لە ڕێگەی خێزانەکەیەوە هەندێک بابەت فێر بێ یاخۆ لە ڕێگەی کۆڵانەوە یاخ لە ڕێگەی کۆمەلگاوە هەنێک بابەت فێر بێ وەکو ئەو وانییە کە مەسەلەن مناڵەکە ئەخرێتە بەرخوێندون و بە شێوەیەکی ستاندارد فێری زمانێکی ئاماژەی ستاندارد زۆر طبعاً ئەو مناڵێک هێتە پەیمانگای هیوا بە شێوە زانستی و ئەکادیمیەکە فێرەکرێت ئەم شێوە زمانە ئاماژە کە لە پەیمانگای هیوا بەکارهێنرێت زۆر جیاوازترە لەو شێوە ئاماژە و زمانی ئاماژەی کە لە بۆن من لە دەرەوە لە کۆمەلگا فێرە بێت یاخود لە کافتریایەک فێرە بێت کۆمەڵێک گەنج هەیە نابیستن ئەچن لە شوێنێک دانیشن هێماکانیان هێمای با بڵێن دەرەوەی پەیمانگای هیوا ئەمە بەڕاستی بۆ پەیمانگای هیوا ئاستەنگیی زۆری دروست کردووە ئێمە ئەمانەی هەموو ئەو مناڵانی لە پەیمانگای هیوان زمانی ئاماژە بە شێوەیەکی ئەکادیمی بەکاربێنن و زمانی ئاماژە چۆن ئێماڵێن زمانێکی عالەمێ ڕاستە بەڵام بەڕاستی لە ناوچەیەک و بۆ ناوچەیەکی کرد جیاوازە نەک لە شارێکەوە بۆ شارێکی تر لەبەرەوە ئەوەش بە ئاستەنگیەک بۆ ئێوە زۆر ئاستەنگیە ئەی تەبعاً زۆر ئاستەنگیە ئێمە هەوڵین مناڵەکان وابن کە هەمویان هێمای هەڵە بەکار نەهێنن ئەو هێمایی کە لە پەیمانگا لایەن مامۆستا بە توانەکانی پەیمانگاوە فێریانەکرێت زیاتر پشت بەستن بەو هێمایانە هەتا ئەگەر چونە ناو کۆمەلگا و دەرەوەش ئەمان هێماکانی خۆیان زیاتر
لە ناو نابیستەکانی ترا فەرزکەن نەک هێمایەکی هاکەزایی بۆنە کەسێکی بەتوانە لە بواری شانۆە ئەچێت ئەکادیمی فنون جەمیلا خوێنێت سیرەکەم کەسە بە شێوەیەکی زانستی و علمی لە شانۆە بڕوانامێکی بەرزی بەدەستهێناوە بەڵام کەسێکی تر خۆی حەزیلێتی لە گەڕەکەی خۆیان و فێری شانۆ بێت ئەم کەسە نابیستەی کە لە ئەم کەسە شانۆیی کە لە گەڕەکی خۆیان و فێر بووە لەگەڵ ئەم کەسە ئەکادیمیا چەند جیاوازی هەبێت زمانی ئاماژەی پەیمانگای هیوا لە ناو پەیمانگا و لە دەروی پەیمانگا ئەمەنە جیاوازی زۆر باش بزانم فەرهەنگێکی تایبەت بە خۆتان هەیە مامۆستا فەرهەنگەکە ستانداردە یاخود لۆکالیە ئەو فەرەنگە زیاتر لۆکاڵیە لە هەرێمی کوردستانە بەکارێنرێت کاتی خۆی ڕێکخراوێک بە هامانجی شارەزایانی پەیمانگای هیوای سلێمانی و هەولێر و دهۆک توانیان ئەم فەرهەنگەدانن کە سوودێکی زۆرمان لێ بینیوە لە ئێستادا 2500 شتێکیان جێبێتەوە بەس ئەمە کافی نییە بۆ پەیمانگای هیوا ئەو بەڕێز دەزانی ڕۆژانە وشەی نوێیەتە ناو زمان و ناو کۆمەلگاکانەوە لەبەرەوە پێویستە فەرهەنگی نابیستان یاخود لیژنەی تایبەت بە دانانی فەرهەنگی نابیستان لە پەیمانگاکانی هیوا بە بەردەوامی هەبێت شتێک نییە کە کۆتایی بێ بڵێ لەم قۆناغا دانانی فەرهەنگ کۆتایی هاتەوە هەتا نابیست هەبێ و ژیان هەبێ وشەی تازە بێتە ناو زاراوی کوردیەوە فەرهەنگی نابیست پێویستە بەردەوام پەری پێ بدرێت زۆر ڕاستە بزانم تا چەند گلەیتان لە کەناڵەکانی ڕاگەیاندن پێویستە لەسەر هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن بە تایبەت تەلەڤیزیۆنەکان و سۆشیال میدیا لە ئێستاکە پێگەیەکی زۆری هەیە لەلای هەمومان وە ئەوانەی نابیستیشن کە سۆشیال میدیا بەکارێنن بزانم تا چەند هەوڵیان ناوە کە وەرگێڕی زمانی ئاماژە دابنێن لە تەلەڤیزیۆنەکان لە هەندێک تەلەڤیزیۆن بە دەستخۆشیەوە دانرابوو پێشتر بەڵام پەرەی پێ نەدرایسە هەندێک کەناڵی عەرەبیەکان ئەگەر بەڕێستان بینی بێتان لە بەشی خوارەوەی کەسێک وەستاوە و زمانی ئاماژە بوونە پرسیارە سیاسیەکان یاخود هەموو ئەو پرسیارانەی لە کۆمەلگا هەیە ئەیکا بە زمانی ئاماژە چووکە بەڕاستی کەمنین ئەوانەی کە نابیستن لە کۆمەلگا کەمنین ئەوانە پێویستیان بەوەیە لە هەموو شتەکانی ژیان تێبگەن لەبەرەوە تا ئێستا لە هەرێمی کوردستان ڕاستە چەند جارێک مامۆستایانی ئێمە بە دەستخۆشیەوە بەڕاستی هەوڵی زۆریان ناوە مامۆستایانمان چوونەتە کەناڵەکان هەندێک لەوەیان کردو بە تایبەت مامۆستایەکمان هەیە بە تایبەتی لە کەناڵێک دانرا و چەند ساڵێک بەردەوام بوو بەڵام لە دوایە ئەوەش نەما ئێمە پێمان خۆشە هەموو کەناڵەکان ئەگەر بکرێت ئەمانە کەمنین لە کۆمەلگا توێژێکی گرنگی کۆمەلگان وەلەو کۆمەلگا بەڕاستی گرنگیان پێ نایە معناتیان زۆرە لە کۆمەلگا ئەگەر بچینە سەرەوە بەڵام ئەگەر بکرێت بەڕێستان ئەو دەست پێشخەرێ بکەن بتوانن لەم کەناڵە بەڕێستانەوە مەسەرەن مامۆستامان هەیە ئێمە لە پەیمانگای هیوا بتوانن ڕۆژانە ئەو بەرنامانەی کە تەنانەت ئەگەر شەوانش بێت بۆ 1 ساعاتیش بێت بتوانێت لە بەشی خوارەوەی ستۆدیۆکەتان بتوانێت لە بەشی خواری تەلەڤیزیۆن ئەو بابەتانەی کە بەڕێستان بۆ هاوڵاتیە ناتق و ئاساییەکان پەخشیەکەن بتوان نابیستانی سوودمەند بن لی بەڵێ بزانم مامۆستا باسیەوت کە لە هەنێک کەناڵە عەرەبیەکان بێ نیومانەکە زمانی ئاماژە دائەنێن بزانم نابیستەکانی لای خۆمان لەو زمانی ئاماژەی ئەوان تێگەن وەکو ئەوەی بە تەواوەتی نەخێر بەڵام ئەتوانم بڵێم هەندێک سوودی هەیە بۆ ئەمانیش لەبەرەوەی فراغێک هەیە لەلا خۆمانە ئەوان بۆ من لەوانەیە کەناڵێکی وەکو کەناڵە عەرەبیەکان هەر کەناڵی لەوانە ئەمان لەوانەیە جاریوە پەنابەن بەوە بووی لە هەندێک با بڵێن پرسە سیاسیەکان یاخود پرسە کۆمەڵایەتیەکانی کۆمەلگا و مرۆڤایەتی تێبگەن زۆر باشە دوا پرسیارە مامۆستا جەمیل پێم خۆشە باسی ئەوم بۆ بکەی کە پەیامی ئێوە بۆ کۆمەلگا چییە بۆ قوتابیان لە ئێستاە بۆ دایک و باوکان کە چۆن بتوانین ئێمە ڕێزی ئەو کەسانە بگرین هەوڵ بین ئەگەر چەند وشەیەکیش بێ لە زمانی ئاماژە بۆ نمونە فێر ببین بۆ یارمەتیدانی ئەو کەسانە ئێمە لە پەیمانگای یووە پێشوازی لە هەر کەسێکی ناتقەکەین با بڵێن کۆمەلگاکەین کە حەسکات کۆنتاکتی هەبێ و خزمەت بە نابیستان کە بێتە پەیمانگای هیوا مامۆستایەکمانی خینە خزمەتیەوە کۆمەڵی مامۆستای بە ئەزمونمان هەیە بتوانێت شتی فێرکات ئەمەمان هەیە ئەتوانم بڵێم کۆمەلگا بەداخەوەکو پێویست ئاور لە نابیست نایەتەوە یعنی وازانم کەسە کە نابیستە گوێی لێنێ ئیتر کەسێکی نائاساییان ناتەواوە بەڵام بەعکسەوە نابیست هەستی زۆر گەورەیە ئینسانێکی زۆر کامڕە لە هەموو بوارەکانە تەنها ئەوەیە نابیستی و توانای قسەکردنی نییە دەرگ بە شتەکانەکات ئەتوانم بڵێم هەموو
مەلامحی دەموچاوی هەموو یەکێک لە ئێمە بەرامبەری کە ئەوەستیت قسەش نەکە ئەزانی تۆ سوکایەتی پێکە یاخود ئەم کەسە بە کەسێکی ڕێزگیراو لە کۆمەلگا سەیرەکەی بەداخەوە لە کۆمەلگا وەکو پێویست ڕێز لە نابیست ناگیرێت تا ئێستا کازان کە نابیست کەمەندام کەسێکی جیاوازە لە کۆمەلگا بەداخەوە پێویست دەکات کۆمەلگا وشیارتر بێت پێویست دەکات ئێمەش زیاتر نابیست ئاشناکەین بە کۆمەلگا. ئەپلیکیشنێکیشتانەیە بۆ کەسانی کە بیانەوێ یاخود حەز بکەن فێری زمانی ئاماژە بن ئەوە جێگەی دەستخۆشیە. هەمانە بە سوپاسیشەوە ڕێکخراوێکی لە ئێستا ڕێکخراوی ئاماژە کە سەدبەهار و گوڵزارخان سەرپەرشتی و ڕێکخراوەکە زۆر بە جوانی و بە چاکی لەگەڵ نابیستەکانە کۆنتاکتیان کردو ئەتوانم بوون بە کەسی یەکەمی نابیستان لە سلێمانی هەتا لە قەزاونەحەکانی دەوری سلێمانی خزمەتێکی بەرچاوەکەن بە خۆبەخشی بە سوپاسەوە دەستخۆشیان لە یەکەم لە ڕێ ئەوان و لە ڕێ ئێمەش ئەوتوان خەڵک ئاشنا بێ بە نابیست. زۆر ڕاستە هیوای تەمەەن درێژی و دەستخۆشی بۆ بەڕێستان و بۆ ئەو دوو مامۆستا بەڕێزە ئەو مامۆستایانی دیکەش کە لە پەیمانگای هیوای نابیستان کارەکەن ماندوو نەبن. دووبارە زۆر سوپاس بۆ مامۆستا جەمیل حەمەڕەشید کە بەڕێزیان جێگیری پەیمانگای هیوای نابیستانن. ئەمڕۆ قسە و باسمان کرد لەسەر کار و چالاکیەکانی پەیمانگای هیوای نابیستان. تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێت.